بەڵێ سپاس بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی ئەو پارچە ڤیدیۆیە لە دوانی هاوڵاتیان دەلالەتی لەوە کرد کە هەندێکیان ئەچنە سەیرانگاکان و یادی نەورۆز بەرز ڕاگرن هەرچەند لە ناو مانگی ڕەمەزاندان بڕێکیشیان کە خۆیان لە گوندنشین بوون و ئاماژەیان بەوە کرد کە خەڵکانێکی باش هاتوونەتە گوندەکان و هاتوون بۆ لای دۆستان و خزمانیان ئەمڕۆ کە ڕۆژی نەورۆزە ئەو یادە بەرز ڕاگرن دوای ڕۆژ و شکاندن و بەردەوامە بن لە بەرز ڕاگرتنی نەورۆز. بەڵێ هەر لە تۆرێکی تری بەرنامەکەماندا بە بۆنەی جەژنە کوردیەکان بە تایبەت جەژنی نەورۆز ئەمڕۆ لێرە میوانێکی خۆشەویستمان ئامادا بێ قسە زیاترەکەین لەسەر بۆنە کوردەوارەکان تەنها نەورۆزش نا سەرجەم بۆنەکانی تر هەروەها باسی ئەو جیاوازیانەکەین کە لە کۆندا بووە لە بۆنەی جەژنی نەورۆز و ئێستاش جیاوازەکان چین ئێستا چۆنە و لە ڕابردووە چۆن بووە ئەو بابەتە کللتوریە چۆن دەسا و دەست هاتووە بۆ نەوەی ئێمە و سەردەمی ئێمە گواستراوەتەوە ئایا بۆنە کللتورەکان تا چەند گۆڕانکاریان بەسەردا هاتووە دروستە ئێمە یادی نەورۆزەکەینەوە بەڵام جاری جاران خەڵک دۆستانەتر و خزم دۆستانەتر بوو نەک تەنها لە بۆنە و یادەکاندا بەڵکو لە ڕۆژانی ئاسایشدا خەڵک یەکتریان خۆشەویست خزم بوو یەک دۆستایەتێکی گەرم لە نێوانیان هەبوو ئەم بۆنانە کە دەما و دەم بۆ ئێوە گواستراوەتەوە چەند گۆڕانکاری بەسەر هاتووە لەگەڵ سەردەمی نوێ و جیلی نێدا بۆ مەبەستەش میوانداری بەر لەوەی ئاماژە بە میوانەکەمان بکەین هاوڕانی پەیامنێرانمان لەگەڵە بێت بۆ گواستنەوەی هەواڵ و زانیاریەکان لە شاری کەرکووکەوە چینای هاوکارمان شاڵا و بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاریەکان سەبارەت بە نەورۆز و یادکردنەوەی نەورۆز لە شاری کەرکووک. شاڵاو بەیانیت باش. سڵاو بەیانی ئێوە و بینەرانی کەناڵی کەرکووک باش دیارەوەی کە تایبەتە بە نەورۆز ئەمڕۆ چ بەڕێوبەرایەتی پۆلیسی کەرکووک چ بەڕێوبەرایەتی پۆلیسی هاتوچۆی کەرکووک تەواوی ئامادەکاریەکانیان کردبوو و پلانی خۆیان دانابوو بەڵام ئەوەی کا هەیە دیارە شیرین ڕێبین من بۆ خۆم ئێستا لە بەشێک یاین لا ناوچە گەشتیاریەکان بووم هیچ کەسێک تاوەکو ئێستا ینی دەرنەچووە بۆ ئەوەی کە سەیران بکات ڕەنگە ئەمە ژیانی هۆکارەکەی بۆ ئەوە بێت کە یەک ڕەمەزانە دووش ڕەنگە ینی دابەزینی پلەکانی گەرما کە تا ڕادەیەک سەرمایە سێ ینی ڕەنگە بەشێکی زۆر لە هاوڵاتیان تاوەکو پارشی و نەخەوتی بێتن و ئێستا کە لە دوای پارشیەوە دەخەون خەبەریان نابێتەوە تاوەکو نیوەڕۆ و ڕەنگە زیاتر لە دوای نیمەڕۆوە ینی دەربچن و ڕوو لە ناوچە گەشتیاریەکان بکەن و ینی کەسێکیشکا بە ڕۆژوو بێت ئیدی لە بەیانیەوە لە سعات 8:09 لەو دەشتە قڕوقاب دانانیشێت نەتوانێت ینی شتێک بخوا چونکە هەمومان دەزانین مانگی ڕەمەزانەوە ینی کەمێک هەڵپەرچێ ئیتی ئەم جوانەی کە لە نەورۆزاندا هەیە ینی بکات ئەوە تۆزێ ینی وای کردووە کە ئێستا ینی من بۆ خۆم وەک گوتم لە چیمەند تاوەکو قەرەنجیر لەو ناوەوە کە دەسوڕاینەوە هیچ کەسێکمان تاوەکو ئێستا ینی بەدی نەکردووە کە لای دابێتە لاوە بۆەوەی کە بەمبەستی گەیشت و سەیران هات بێتە دەرەوە بۆیە ینی ڕەنگە ئەو هۆکارانەی کە باسم کرد ئەوانە هۆکار بن و ینی وا چاوەڕوان دەکرێت کە لە دوای نیوەڕۆ لە دوای بانگی نیوەڕۆ ئیدی پەیتا هاوڵاتیانی شاری کەرکووک ڕوو لە ناوچە گەشتیاریەکان بکەن و سەیران و نەورۆزی خۆیان بکەن و لەگەڵ ئەوەشدا ینی بەربانگی خۆیان لەو ناوچانە بکەنەوە بەڵێ ئەوەی کا هەیە ینی ئێستا ناوچە گەشتیاریەکانی کەرکووک ئەوەی کا من بینی و من چۆڵن تاوەکو ئێستا گەشتیاران دەرنەچوون و هاوڵاتیان دەرنەچوون بۆ ئەوەی کە سەیرانی خۆیان بکەن. بەڵێ شاڵاو سپاس بۆ گەیاندنی هەواڵ و زانیاریەکان لە ناو شاری کەرکووک. بەڵێ شیرین لەو شوێنە بووین کە باسی سەبارەت بە بۆنە و جەژنە نەتەوایەتی کوردیەکان قسەمانە کرد باسی ئەومان کرد کە میوانێک لێرە ئامادەیە کە ئەوش مام ئەنوەر ئاغاجاف سەرۆک عەشرەتی جافە لە کەرکووک باسی جەژنی نەورۆز لە ئێستا و ڕابردووەکەین. سەرپەرشتیاری عەشرەتی جاف لە کەرکووک مام ئەنوەر بەخێر بی. سپاس بۆ ئامادەبوونت. دەستخۆشیتان لێکەم خوا گەورە سەرکەوتوتان کا بەڕاستی کەناڵ کەرکووک و ئەم کارمەندانە سوپاستانەکەم لە مدیرەوە هەتا هەموو کارمەندەکانی دەستخۆشیتان لێکم بەڕاستی عیشی باشتان کردو لە کەرکووک خزمەتی کەرکووکتان بێ جیاوازی کردووە لە شەڕی داعاشەوە تا ئێستا ئێوە هیلاکن کەناری کەرکووک
ئیشەکانتان سەرکەوتووە ئیشەڵڵا سەرەکەوت. سپاس بۆ تۆ مام ئەنوەر. جژنی نەورۆزە پیرۆز بێ. سپاس بۆ حزورت. جژنی نەورۆز پیرۆز هێوەش بێ. خوای گەورە کورد عاقڵ کا یەکدەنگ بێ یەک ڕەنگ بێ بتوانێت دەوڵەتێ دروستکە کە لە پاری بحەسەینەوە. بە هیوان مام ئەنوەر با بگەڕێینەوە بۆ زمانی زوو باسی ئەوەمان بۆ بکەیت کە جژنی نەورۆز لە جاری جارانە چۆن بۆ ئێستا چۆنە کە بە بەرچاوی ئێوەیە ئایا چ گۆڕانکاریە کاتووە لە نێو سەروبەندی گۆڕانکاریە سەردەمیەکاندا ئەم بۆنە کللتوریە تا چەند بەرز و پیرۆز ڕاگیراوە. لە زمانی من کە گەنج بووم مناڵ بووم ئەم بینی خڕگاگر نەورۆزێ کردەوە خەڵک یەکدەنگ بوو مەبدەئی هەبوو خزمەتی هەبوو کەسی جیاوازی نەبوو ئاگر نەورۆز کە ئەیان کردەوە ئەگەر کەسێ نەیکردایەتەوە ئەگەر لە ماڵەکەی خۆی تەنەکەی نەوتیە وایە چۆی سوستانی کرد ئاگر نەورۆز لە لادێ لەبەرەوە یەگوت ئاگر نەورۆز نەکەمەوە نابێ ئاگری ئازادیە نەک بە بۆنی جێژنەوە ئاگری ئازادی کاتی خۆی لە جیهاز نەبووە لاسرکی نەبووە کە شەڕەکان بووە ئەم ئاگر نەورۆزە خۆ ئەمڕۆ نییە و 10 ساڵ نییە و 50 ساڵ نییە لە دوای حەزرەتی نوح بە 2 قەڕن کراوە لە دوای حەزرەتی نوح لە 2 قەڕن بە دواوە کراوە ئاگری نەورۆز 7,000 ساڵ پێشیستەیە تا ئێستا دەست بەدەست هاتووە چەندی پاشا دوو بەرەچیان تێکەوتۆ شەڕیان کردووە ئاگریان کردوەوە بۆ ئازادیەکان خۆیان بەڵام ئەو کاتانی ئێمە ئاگر نەورۆز لەگەڵ ئیستا فەرقی زۆر بوو سە خەڵک جیاوازی هەیە لەیەک سە خەڵک وەک کەسوکار سەیرێک ناکە وەک خوشک و برا سەیرێک ناکە وەک یەک قەوم سەیرێک ناکە وەک ئەو قەومەی کە حەق و مافی خوراوە بەشی خوراوە وڵاتی داگیر کراوە وا سەیری ناکە من لام وابێ ڕۆژێکیان ئاگر نەورۆز کرایەوە لە ساڵی لە دوای ئۆکتۆبەر کاگاسۆوان هەندێک قسەیان کرد من لە دوای کەس قسە ناکەم من گوتم من ئەم ئاگرە بە ئاگری ئازادی نازانم کەرکووک خوێنی لێ چۆڕایەوە عەفرین گیراوە من کامە ئاگری ئازادیمە ئاگری ئازادی لەسەر چایەکان کراوەتەوە کاتی خۆی هەر وڵاتێک هەر شوێنێک ئازاد کرایە ئاگریان نەکردو نە جیهاز هەبوو نە موبایل هەبوو نە هیچ شتێک نەبوو نە کەناڵ و تەلەڤیزۆن هەبوو ئاگری ئازادی ئەوەیە من ئازاد کەوابێ ئاگر دەلالەت بۆ لە ئازادی بەڵێ ئازادیە بەڵێ مامەنەوە ئەگە باسێکی ئەو کاتە بکەیت کە ئێوە بۆ نمونە لە ساڵی 1970 لە ژێر زەبر و زەنگی حکوومەتی بەعزدا چۆن ئەو یادەتان کردوێتەوە ئەو یادە هەر کەسێ بیکردایەتەوە وەک تەنزیماتی حیزبی وا بوو ئێوە هەر بەردەوام بوو هەر بەردەوام بووین پیاوا هەیە خزم خۆمە قەمیسەکەی سوستانوە لە سجنە قەمیسێکی پێ بۆ ئاگری کێ بەردەوا لەبان چەمەندۆکە لە بەرەوەی بەس ئاگر نەورۆز بکاتەوە بەس لەبەرەوەی مرتاح بێ ئاگر نەورۆز بکاتەوە و دوای ئەوەی ئێمە لەو دیانە کە دانیشتین خەڵک هیچی نەبوو تەنەکەی نەوتی ئەرێم هەبوایە ئاچوو ئاگر نەورۆزی پێکردەوە خەرنەکێکە کرد ئەیان نووسی کوردستانیان نەمان نەوتەکە و هەندێک داریان نەکردن ئەو خەندەکەەوە بە نووسینەکە ئاگریان تێبەردا ئاگرەکە دەرچێ کوردستانیان نەمان ئەو جا خەڵک مەبدەی ئەوها بوو خەڵک مەقسەدی ئەوە نەبێ بچێت بۆ سەفر و سیاحە و سەیران مەقسەدی ئەوە بۆ مەبدەئیە بێ بیکاتەوە کورد لە ئازادی ئاگری کردوەوە ڕۆژی بێ ئازاد بین باش زۆر باشە مام ئەنوەر ئێوە وەکو گەورەی سەرپەیە خۆ سەرپەرشتاری عەشرەتی جاف لە کەرکووک تا چەند هەوڵتان داوە لە کاتی بۆنە و یادەکانە بۆ نمونە خزم و دۆستان کۆکەنەوە هەوڵدەن ئەم هەستی نیشتمان پەروەری و نەتەوەی و لەگەڵ ڕۆژە دۆستایەتی لە نێوان خزم و دۆستانە زیندوو بکەنەوە ئایا کۆڕ و کۆبوونەوەی دۆستان یارمەتی دەر نییە بۆ ئەوەی ئەم بابەتانە لە نێو یەکترا زیندوو بمێنێتەوە بەڵێ ئەمڕۆکە خەڵک سقەی نەماوە دادا سقەی نەماوە ئەگەر بەوە بێت من هیچ ئیش و کەسابەتێ ناکەم بە سارێکەوە خەریکم لە بین خەڵکە لە هەموو هەڵبژاردنەکانە من ماڵ نامێنە سەری پیانەکەم منم بیکە خاتری خوا حەق و مافی مناڵەکەت کە 10 ساڵەمەی فەوتێنە ئەگەر تو دەنگ نەدەی بەیانی مناڵەکەت خەرچی ئەمڕاتە نابێ چونکە تو کە زۆرینە نەبووی خەرچی ئێرەنی جا ئێمە هەوڵە دەین ئیسێش خەڵک پەیوەندی و علاقەی باش بێ بەڵام لەسەرەوەی ئێمە خراپەکەن من حەز ناکەم قسەکان بگەڕێنینەوە بۆ سیاسی بۆ سیاست بەڵام ئێمە یەک قەومین کە کوردی ئەگەر یەکێک خۆی بە گەورەی کورد بزانێ ئەبێ تەفرەقە و جیاوازی نەکا لە بین شەعبەکەی خەڵکەکەی
بۆ ئەوەی خەڵکە خواردنەی فێر نەبێ من ئەڵێم کام کەس کە گەورەیە ئەبێ ئەوە دلی گەورە بێ ئەبێ خزمەت بکە ئەبێ تەنازور بکە ئەبێ ئیشەکان ڕێکخا بانگەواز بکە برێ ئەمەمان پێ باشە کە کورد یەکدەنگ بێ مامەنوەر بەڵێ ئەگەر وەکو یادگاریەک لە بیرت بێ بۆن لە کاتەکانی خۆی لە کاتی کردنەوەی ئاگری نەورۆزە یادگاریەکە هەبێت لەو کاتەیە تووشی شتێک بوو بێتن ئەگەر بۆمان باسکێ بزانین چۆن بۆ بزەبت ئەو کاتی بەڵێ من برایەکەم ویستە نەخۆشە لە ماڵەوە سالاری ناوە هەندێک تایی کۆنن ناو سیارەکەی بوو گرتیبیان خۆی لە دوای ئازادی پرۆسی ئازادی ڕۆژی لەگەڵی چەینی بگوتی کاکە من تایی کۆنم خستە ناو بۆ دی پیکابەکەم نەورۆزە نێزک نەورۆزە گوتی ڕەفیق حیزبەکان گرتمیان و داریچاندایە قۆڵمان جوێنیان پێمدا جوێنەکە لێرە ناگوترێ تو ئەم تایانە بۆ چیتە کەس نێوەرە ئاگر نەورۆز کاتەوە ئاگر نەورۆز وەک تەنزیماتی حیزبی وابوو چونکە دوژمن دائیمەن خەرکی سەرکوتە کرد بۆی نەک سەر بچێشێ و فێر بێ دائیمەن بەڵام ئێمە ئێستا ئەم هەلوو مەرزەی کە بۆمان ڕێکەوتووە ئەم قینەی بەسەر ئێمەیە تێپەڕێ خۆمان خەسارمان کردووە لەبەر نەفس کورد قەت وای بۆ ڕێک نەکەوت وەک سەدام حوسێن نەما ئەبوایە گشتی باوشی لێکدایە یەک کەسێکیان بەڕێی خۆی بیان وتە ئەم پیاوە با گەورەمان بێ بەس کورد سەرکەوێ کورد دەوڵەت بێ بەغدا دەوڵەتی نازانی مام جەلال دەوڵەتی بۆ عەرەبدانە دەوڵەتیان نەزانی مام جەلال داینا مام جەلال پیاوێک کارامەی حکومڕانی بوو مام جەلال پیاوێک بوو پیاوێک سەلار بوو پیاوێک سیاسەتمەدار بوو پیاوێک لە خۆبردوو بوو هەموو شتەکان مام جەلالی کرد کاک مەسعود لەگەڵیا هاوکاری کرد بەڵام مام جەلال زۆرینەی مهمەکە مام جەلال کابێ لەگەڵ ئەم دەستکەوتی ئازادی و بتوانین ئێمە بە ئازادی قسە بکەین بە ئازادی بۆنە و یادەکانمان بکەینەوە تەنانەت بە ئازادی ئاگری نەورۆزەکەینەوە ساڵانە مام ئەنوەر تۆ پێت وایە چۆن نەورۆزەکانی ئەم ساڵ کە بە ئازادی بوو زمانی ئازادی خوازی لە پشتە بوو چۆن تێپەڕی ئایا حەقی پێویستمان داوە بۆ بۆنەیە دەستیان خۆش بێوانەیە ئاگر نەورۆزیان کەەوە لە بان قەڵای کەرکووک وەک جاران ئەگەر هەرچی چۆنێ بێ ئاگر بکرێتەوە مەیلبڕ نەبین با مناڵەکانمان نەترسێن وردە وردە خەڵکەکان فێر بن ئەم خەباتە زۆرەی کێشێ ئێستا ئاڵای کوردستان 21 بەڕێیە و نەورۆزیش لە ڕۆژی 21 کاکرێتەوە کورد 21 نەکسەی کردووە لە خەباتی سەردەمیانەی خۆیەوە لە ئاگر نەورۆز دانراوە تا ئیستا کە 700 ساڵ پێجستەیە لەو کاتەوە تا ئیستا کورد 21 نەکسەی کردووە ئایا نەکسە نەبوو ئەوە کورد قوات المسلحەی هەبوو حدودەکانی گرتبوو لە ناکایەکە سەحبی کرد و کەرکووچماندایە دەسەوە ئەی 75 کورد هەموو کوردستانی زەوت کرد بوو لە ناکایەکە کورد نەکسەی کرد پارتی دموکراتی کوردستان نەکسەی کرد ئەوە نەکسە نەبوو ئەی 88 یەکێتی کوردستانی چۆر کرد ڕۆی نەکسە نەبوو کورد 21 نەکسەی کردو شۆڕشی مەهاباد نەکسە نەبوو شۆڕشی شێخ محمود نەکسە نەبوو شۆڕشی چاودێران نەکسە نەبوو هەمووی نەکسەیە 21 نەکسەی کردووە کورد ئەم جارە بۆ 22 چێ لەبەر چاومە ئەبێ چونکە ئەگەر بە عەقلێتی ئەوها بچینە ڕێوە من ئێوەم قوبوڵ نەبێ ئێوە منتان قوبوڵ نەبێ معناوە نەهاتیە چین ئەبێ یەکمان قوبوڵ بێ من ناڵێم وەک باپیرەی ئێوە باوگێەوەوام ئەبێ عەقلێتی ئێستا جیایە و عەقلێتی ئەو سەردەمەی من جیایە عەقلێتی شاخ جیایە و عەقلێتی شار جیایە ئیدارەی بەڕێوەبردن جیایە و ئیدارەی شاخ جیا بوو من خۆم لە شاخ بوومە پێشمەرگە بوومە دوو جا بریندار بوومە بەڵام خۆ عەقلێتی ئیستا وەک ئەو جانیە عەقلێتی ئیستا ئیدارەی بەڕێوەبردنێ وێ ئیدارەی مالیە وێ ئیدارەی حکومڕانیە وێ ئەمە هەمووی هینە نابێت کابرا برێ من لە پێشەوە من چەند ساڵە هیلاک بوومە بە من ناکرێ مامەنوەر باباسی ئەو کاتە بکەین بۆ نمونە عادەتەن لە نەورۆزانە خەڵک بەدەر لە ئاگرکردنەوە خۆشی و شادی خۆیان دەرەبڕن ئەچن بۆ سەیران کاتی خۆشی لەگە ئێوە بۆ نمونە هەر بەو شێوەیە بوون بۆ ئەچون بۆ سەیران یاخود تەنها ئاگرتانە کردەوە بەڵێ ئاگرمانە کردەوە لە لادێ بووین ئێمە لە لادێ بووینە ئەو کاتانە دێیەکە خۆی سەیران بوو خۆی دەورمان بەڵام ئاگرەکە بۆیە بمان کردایەتەوە وەک جەنا لە خزمەت جەنابتانە گوتم ئەگەر تەنەکەی نەوتیە بۆیە بای بیکردایەتە ئاگر و
ئاگر نەورۆزی بکردایەت ئەو کاتانی لە شاغ بوون بۆ نەکاتی پێشمەرگایەتی پێشمەرگایەتی ئەو کاتیش هەر ئەو ئاگرکردنەوە شتتان ئەکرد ئێمە ئەو کاتانە پڕ بوو دەماغمان پڕ بوو لە خەبات پڕ بوو لە بەرنامە پڕ بوو لە مەبدەئی کوردایەتی هەموو ئافرەتی ئەو وڵاتەمان بە خوشک و کچ خۆمانەزانی هەموو خەرکی ئەو وڵاتەمان بە باوک و کوڕ خۆمانەزانی وەک ئیستا نەبوو شۆڕشێکی تون و تۆڵ بۆ سەردەما بەرەو کاڵە بێتەوە بێکۆمان من ناتوانم ئیستاکە بڵێم من جرفانم قول بێ و تو هیچت پێ نەبێ ئاگری ئازادی ئەو کاتە لە ناخابووە ئێستا کە ئازادی هاتە سەرسەکۆ و تاجی ئازادی نرایە سەر هەر تاکێکی کوور ئیتر کرا بە ئاگری نەورۆز مەم ئەنوەر ئەو گێڕانەوەی تا چەند ڕاستەکە ئەڵێن لە دێر زمانەوە کاوەی ئاسنگەریش بە هەمان شێوە بۆ بەدەستێنانی ئازادی جەژنی نەورۆزی هێناوە ئایا بۆ سەردەمی ئێوەش ئەم گێڕانەوەیە هەبوو کە ئێستا بۆ ئەم جیلە هەیە خۆ هەر باسی کاوەی ئاسنگرەکەن خۆمە هەروانە هەر کاوە نییە کاتە شتی تریشی لە پشتەوە هەیە من پێتەڵێم ئەڵێم لە دوای نەوەکان نوح لە دوای لافاوەکەی نوح تۆفانی نوح ئەوەتە بە شەریعەت نەمایەوە دووبارە لە هەموو بلامەعنانەوەیەک فەرزینێ قایم بێت نێرومیە چانێشتەوە بۆ نەوە بکەوێتەوە لە دوای ئەوەوە بە 3 قەرن کە 300 ساڵەکە ئاگری نەورۆز بووە پاشاکان بوونە شەڕی پاشاکان کراوە بە تەواوی لەبەرم نییە من ناتوانم بیجێڕمەوە چونکە خەتەرە بندەست بە کاری خەڵکە بدەیت بەڵام کاوەی ئاسنگر و زوحاک ئەمە کە ئیجێڕنەوە هەر سەرگورشتەیەکە ئەم پاشایە ئەرەیەک مارێ دوو مار لەسەر شانی بۆ و بۆی خۆنی لایە بخوا ماوەنە حەسکەم بالەکە بدە من یارمەتی دەم قەیناک تۆ قسەکان هەروانیە ئیساکە خۆ لەو زوحاکانەمان زۆرە لەو زوحاکانەمان زۆرە ئەو ڕۆژی خوێن لاوێکە خوێن لاوێکێکرە دەم مارەکەەوە ئیستا لەوانەمان زۆرە کە خوتی خەرکی بخۆی هەروایە کە خەرکی پێشێلکەی هەروایە ئەبێت و حڕبی ئەو وەختا ئەتوانی خەبات بکەی حڕبی میلەتەکەت خۆش بوێ خاکەکە و خەڵکەکەت خۆش بوێ ئەتوانی هەموو شتەکانت سەرکەوتوو بێ ئستا ئێمە نەورۆزە ئەمڕۆ حەقی وا بوو کورد هەمووی یەکدەنگ وایە بە یەکەوە وایە وعدی بکردا بی و تا ئاگری ئازادیمان کردەوە ئەبێ ئازاد بین من چیم و تو چیت ماوەنە تۆ وەکو تاکێک وەکو بڵێن هەستت چییە کە ئێستا ئەبینی بۆنە لە شاری کەرکووک بە ئازادی خۆت ئاگرەکەیتەوە بە زمانی کوردی قساکەن ینی مەبەستم ئەوەیە هەمیشە گەورە و بە تەمەنەکانی ئێمە باسی ڕابردووەکەن کە چەنە زەبر و زەنگە بووە نەماتوانێت بە کوردی قسە بکەین نەماتوانێت ئەم ئاگرە بکەینەوە بەڵام ئێستا هەموو شتێک بە ئازادە ناتوانانی ئەو هەستە چۆن دەرەبڕیتۆ ینی وەڵڵاهی ئەمە کاکە ئێمە ئەم ئاگرەکەینەوە بە کەیف خۆمانە سوڕێنەوە بە جلو بەرجی خۆمانە سوڕێنەوە لەگەڵ عقلیاتەکانی کەرکووکە عەرەب کورد تورکمان ئەتوانین لە مەجلیسیەکە دانیشین بەیەکەوە برایەتیەکەین بەڵام ئێمە دیارە بە قووەتەوە ئەتوانین بیکەین ڕەنگ بێگەر ئەم ئازادیەت نەبێت یەکێک لە پشتن نەبێ ناتوانانی بیکەی و خەرچی برایەتی ناکە ئێمەەوە بوو کورد لەبەرەوەی ئازاد بوو هێزی هەبوو توانیتی نێژ لێ داعش کەرکووک بگرێ مام ئەنوەر با خۆشترین یادەوەری ئەگەر لە نەورۆزا ڕۆیدا بێ و لە یاد دەبێ بۆمانی بگەڕیتەوە لەگەڵمان هاوبەشی پێ بکەی شتێک کە بزە بخاتە سەر لێوی بینەران و ئەوەی تەماشای ئێماکەن یادەوەرێکی کۆن واللهی من نازانم چیتان بۆ بجارمەوە ئەوەندەم دیوە نازانم کامیان بجارمەوە نازانم بەڵێ مامەنوەر دەست خۆش بێ سوپاس بۆ ئامادەبوونت دڵخۆش بووین ئەمڕۆ لەگەڵمان بووی بە کۆمەڵێ وتەی جوان هەروە باسکردنی ڕابردوو ئەگەر دواوتە دیاخود شتێکت ما بێ فەرمە من دەستخۆشیتان لێکەم خوا سەرکەوتوتان کە ئێوە هەوڵ بدەن تەفرەقە لە بین کووردا مەکەن هەوڵ بدەن خزمەت بەم خاک و خەڵکە بکەن ئەم خەڵک و خاکەمان زۆر مەغدورە من دایمەن شەو لە خەوا هەڵەسم ئەماڕێم ئەڵێم ئەم خاکە و ئەم خەڵکە بێنازە ئۆباریشی لە من ئەو کەسەیە کە گەورەیەتی ئەبێ من دەستنێ مەسم من هەموو جاکە دەنگدان دیارم دەستنێنە سەر ئازارەکانتان چند دەنگ بدەن
دەستخۆش سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەو گڕوتینیەت بە هیوای تەمەند درێژ بی و هەمیشە تەندروست بی.